دەستگیرکراوانی بادینان سمبولی بەرەنگاربوونەوەن بۆ ئێمە و نمونەی غەدرن لەسەر دەسەڵات. بەڕێزان ئازادی خوازان و خەڵکانی خاوەن هەڵوێست، سیمای دیاری حکمی ڕەشید و سەرکەوتوو بوونی دادگەریەکی سربەخۆ و بێلایەنە مرۆڤ لە سایدا هەست بە پاراستنی کەرامەت و شکۆی ئینسانیانەی خۆی بکات کە لە ژێر هیچ ناو نیشانێکدا ڕەوا و ڕێپێدراو نییە ئەم دەسەڵاتە گرنگ و هەستیارە گرگن و بوودەڵە بکرێت و ببێتە دەستکەلای دەستی پاشا و سەردارێک یان چەند دەست ڕۆشتویەکی نابەرپرس کە دەبوو لە جێی دادگایی مامۆستای موچەبراو و بکوژانی خۆپیشاندانەکانیان دادگایی بکردایە. بەڵام وەک دەبینن تەقەکەر و ڕۆژنامە نووسکوژەکان ئازادانە دەسوڕێنەوە و بێتاوانانیش خزێنراونەتە قوشبنی زیندانەکانەوە. هەر لەو سۆنگەیەوە دووپاتی دەکەینەوە کە تەواوی شێوازی دادگایی و لێپێچینەوەکانی کەیسی گیراوانی بادینان بە نایاسایی و مەبەستدار دەزانین و هەموو حکم و سزایەکیش کە لە دۆخێکی تەم و مژاوی و ناڕوون دادرابێت قابلی پێداچوونەوە و تێهەڵچوونەوەیە. هەروەک داوا لەسەر جەملایەنە سیاسی و مرۆیەکان دەکەین لە ئاست ئیهانەکردن بە کەسایەتی معنەوی دادگاکان خۆیان بە خاوەن بزان و نهێڵن ئەو چالاکوان و ڕۆژنامە نووسانە بێ خاوەن و پەرتەوازە نیشان بدرێن. بە دڵنیایی سەرکەوتنمان لە پێی هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە نایاساییە خاڵێک بۆ دەسەڵات دادەنێت و ڕیزەکانی ئازادی خوازانیش پتەوتر دەکات. سەرکەوتوو بێت ئیرادەی گەل چالاکوانانی دەڤەری ڕاپەڕین. Thank you.